خۆشبەختانە ئەمڕۆ بەرواری 21 2019 دەست بەکار کرا لە ئێستادا تونێری دەربەنیخان داخراوە پێچێ 3 بۆ 4 ڕۆژ بخایەنێ پرۆژەکە یاخود ئیشەکە چاکسازیەکە ئەوەندەی پێچەیە لە ئێستادا بەدیلی ڕێگاکە ڕێگای سەر شاخی بەرانانەکە لەوێ ڕێگایەکی قیرتاوە هاتوچۆکردن تێیدا ئاساییە تا ئەم کاتەیش ئەوەی تۆزێ گرفت بێ بۆ ئۆتۆمبیلە بار هەڵگرەکانە بە تایبەتی ئەوانەی کە باریان پێچێ ڕێگایەکی گونجاو نەبێ لە بەرۆی شاخێکی سەختە کاتیەوێ بۆ ئۆتۆمبیلی بار هەڵگرت لێرەمە داوامان لە شۆفێرە بەڕێزەکانی ئەوەی بە پێی پێویست نەبێ و زۆر زەڕورەت نەبێ هەوڵ بدەن ئەم چەند ڕۆژە هاتوچۆ ڕابگرن تا و کاتەی هاتوچۆی تونێلەکە ئاسایی دەبێتەوە. ئەلبەتە نۆژەرکردنەوەی ئێمە لێرە مەبەستمان بەڕاستی نۆژەرکردنەوەی تەواوەتی ئەم تونێرە نییە. نۆژەرکردنەوەی بتێلە پێویستی بە بودجەیەکی زۆر گەورەتر هەیە لە حکوومەتی هەرێمە ئەوەی ئێمە ئێستا ئەیکەین پینەکردنە واتە ئەو چاڵ و نشێوانی کە دروست بۆ لە ناو تونێلەکە و گرفتی بۆ هاتوچۆ دروست بۆ ڕووداوی هاتوچۆ لێکەوتێتەوە ئێمە ناچارینکەوە بە زووترین کات چارەسەریکەین بۆ ئەوەی شۆفێران زیاتر زەرمەند نەبن و بۆ ئەمە بەسە شێمە بودجەیەکمان پەیدا کردو کە بودجەکەش لە حکوومەتەوە نییە بەڵکو وەکو بڕی لە هاوکاری و کاری خۆبەخشیەوەیە کە کۆکراوەتەوە لە کاتی خۆیان بۆ ئەم شارە توانیمانە لەوە هاوکاریەکی شارەوانی بکرێت و بتوانن ئیشەکانی خوانی پێڕاپەڕێن.